عراقدا کۆبەوە لا کۆبنەوەی نێوانیاندا عەبادی و یەڵدرم باسییان لە چەند پرسێکی گرنگ کردووە بڕیاریشان ناوبرا و سەردانی هەولێر بکات و لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان پرسی نەوتوبوونی هێزی پەکەکە لە شنگال تاوتوێ بکات. بینالی یەڵدرم سەرۆکوەزیرانی تورکیا بە یاوەری وەفدێکی باڵای حکوومەتەکەی گەیشتە بەغدا و لەگەڵ حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق کۆبووەوە. سەردانەکەی یەڵدرم بۆ عێراق لە چوارچێوەی هەوڵەکانی یاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵاتە کە بەهۆی بوونی هێزی سەربازی تورکیا لە باشیک و ڕەتکردنەوەی داواکاریان قەرە بۆ بەشداری لە ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ لەلایەن عێراقەوە گرژی کەوتە نێوانیانەوە. سەعەد حەدیسی بەرپرسی نووسینگەی عەبادی ئاشکرای کرد سەروەری خاکی عێراق و هەماهەنگی لە بوارەکانی هەواڵگری و پاراستنی سنوورەکانی نێوان هەردوو وڵات و ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ تەوەری گفتوگۆکانی نێوان عەبادی و یەڵدرم بوون. لای خۆیەوە حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق دوای کۆبوونەوەی لەگەڵ هاوتا تورکیەکەی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند دوای ڕزگارکردنی شاری مووسڵ هێڵی بۆڕی نەوتی لەگەڵ تورکیادا مەزرێنین. وتیشی سەرۆکوەزیرانی تورکیا لەگەڵ وەزیرە گرنگەکانی هاتووە و هەماهەنگی لە بوارەکانی هەواڵگری و پەروەردە و ئاسایش و ئابووری ئەنجام دەدەین. عەبادی ئاماژەی بەخشانەوەی هێزە تورکیەکەی باشی کرد و ڕایگەیاند داوای پاشەکشەیە و هێزەمان لە وەفدە تورکیەکە کردووە ئەوانیش ڕەزامەندیان دەربڕیوە و جەختیان لە سەروەری و یەکپارچەی خاکی عێراق کردوتەوە. عەبادی سەبارەت بە قوتابخانەکانی سەرباڕەوتی خزمەت لە عێراق ڕایگەیاند ئامادەین چاوبە و بابەتەدا بخشێنینەوە و بەڕەچاوکردنی بەرژەوەندی قوتابیانی عێراقی و هەماهەنگی هەردوو لا ڕێگە چارەیەک دەدۆزینەوە. لەلایەکی دیکەوە چاوەڕێ دەکرێت یەڵدرم لە کۆبوونەوەیدا لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان تاوتوێی دۆخی شەنگال و پرسی نەوت و ئابووری نێوان هەولێر و ئەنقەرە بکات. سەردانەکەی یەڵدرم بۆ عێراق یەکەم سەردانی بەرپرسێکی باڵای تورکیا لە 2 ساڵی ڕابردوودا بە تایبەت دوای تێکچوونی پەیوەندیەکانی ئەنقەرە و بەغدا لە کۆتاییەکانی ساڵی ڕابردوودا. کۆسەر شارەزا لە بواری یاسایی شینەتەوەی لە گەشتی ڕابردووی هەواڵی پێیاندا سەبارەت